هێز لە یەکگرتوویدایە و لاوازی و هەرەسیش لە ناتەباییدا. یەکگرتوویی ئەو چەکە بە هێزەی کورد قەت پەنای بۆ نابات. با یەک ڕۆژ یەکگرتوویی چیتان بەدەستهێنا لە بەغداد. وەک دەڵێن کورد جەنگاوەری بە هێزی مەیدانی جەنگە. ئەو ساتانەی کورد یەکڕێز و یەکگرتوو بووە. هیچ هێزێک نەیتوانیوە بەرەنگاری بێتەوە و دەستکەوتی گرنگی بەدەستهێناوە. بۆ نمونە داستانی قەڵای دمدم، داستانی گاری کۆبانی و ڕاپەڕینە مەزنەکەی باشووری کوردستان تا دەگاتە بەرەنگاربوونەوەی کورد بەرامبەر داعش. ئەمانە و دەیان داستانی دیکە نەبەردی کورد پیشان دەدەن. لەگەڵ ئەوەشتا هەموو داستان و ئازایەتیەکانی ڕابردوومان نەچوونەتە خانی شەڕی نەتەوەیی. ئەمەش وای کردووە باشێک لە شۆڕشەی گرنگ و چارەنووسسازەکان سروشتێکی پارچە پارچە و لە یەکدابڕاویان هەبێت و دژی یەکتر بن. گومان لەوەدانیا کە یەکڕێزی هێزەکانی هەرێم ئاقاری سیاسی کوردستان بەرەو ئاسۆیکی ڕوونتر دەبات. ئەمە بابەتێکە هەمووان لەسەری ڕێک کەوتووی. بەڵام ئەی بۆچی ئەم پرسە گرنگە بژاردە یەکەمی هێز و لایەنە سیاسیەکان نییە و نایکەن باچەکی بە هێزی خۆیان. ڕاستە ئەمە پەیوەندی بە سروشتی ململانەکان و دابەشبوونی کوردەوە هەیە باسەر لایەنە دەرەکیەکان با درێژایی خەباتی خۆیان. بەڵام دوای دامەزراندنی قەوارەی هەرێم دەرفەتی یەکگرتووی بۆ کورد پێی نایە قۆناقێکی نوێوە. لە ماوەی تەمەنی هەرێم وەک قەوارێکی سەربەخۆ لەکوێ لایەنەکان یەکگرتوو بوو بن. ئەوە دەستکەوت و بەرژەوەندی گشتی تێدا بووە لەکوێش ناتەباییان هەبوو بێت. ئەوە دوجار ئێسکی خەڵکی هاڕیوە. بۆچی یەکگرتن گرنگە؟ تەنانەت لە ناو ئاژەڵەکانیشتا کاتێک مەترسی هاوبەش هەبێت. جۆرێک هەستی لەسەر یەککردنەوە دروستە بێت لە ناویاندا. لە ناو هەموو میلەتێکدا ئەوە بەدی دەکرێت کە بەرژەوەندی گشتی لە پێش بەرژەوەندی خێڵ و گروپ و حیزبەوەیە. هەر بۆیە لە کاتی مەترسی دەرەکی جۆرێک یەکگرتن هەیە و داخوازیە تایبەتیەکان کەمتر دەبن. ئەم هەستی یەکبوون و یەکگرتنا لە ئێستادا بۆ کورد لە هەموو شتێک گرنگترە. بە نمونە ئەگەر باس لە کۆبوونەوە وەفتە نێردراوەکانی حکوومەتی هەرێم بکەین لە ماوەی ڕابردوودا لەسەر موچە و بودجەی هەرێمی کوردستان لە پرۆژە یاسای بودجەی عێراقدا. ئەوە زۆر بەڕوونی ئەوە بینرا کە هێز لە یەکگرتوویدایە. بە جۆرێک هەموو ئەو سەردانانەی پێشتر بە ئەندازە یەک نەمایشی یەکگرتوویی قەدری نەبوو و نەبووە بافشار لەسەر حکوومەتی عێراق. دەبێت سەرۆک و بەرپرسەکانمان تێبگەن هێز لە یەکگرتوویدایە و بە یەکگرتوویی بەهێز دەبن. دەبێت بەرپرسەکانمان تێبگەن چیتر سەنگی لایەنێک بە تەنیا نابێتە هۆی بەدەستهێنانی مافەکانمان. بەڵکو یەکبوونتان لە پرسە نیشتیمانی و هەستیارەکاندا سەرتان تا کەشکەڵانی فەلەک بڵند دەکات. دەبێت لە مەودووە ترسمان لە بیرروڕای جیاواز نەبێت. پێمان وانە بێت ئەگەر لایەنێک جیاواز بیری کردەوە ئەوە خیانەتکار و دارە دەستی دوژمنانە. باڵکو زەمینەیەکی هێندە لە بار بڕەخسێت. هیچ لایەنێک نەتوانێت لە هێڵە گشتێنەتەوەی و بەرژەوەندی گشتیەکان لا بدات. یەکگرتوویی هێزێکی تاقی نەکراوەیە. ئێمە هەموو شتێکمان تاقی کردەوە. سەرنجام هەرس و تێکشکان بوو. تەنها یەکگرتوویی تاقی نەکراوە. تا یەکگرتوو نەبن خۆمان باشێک دەبین لە شکستەکانمان. پێویستە گەل هۆشیار بێتەوە هەستی هاوچارەنووسی پەرە پێ بدات. ئێمە دەڵێن هێز و چەکمان نییە. بەڵام لە ڕاستیدا هێزی یەکگرتوویی هەستکردن بە هاوچارەنووسی تێپەڕاندنی ئەقڵێتی بەرژەوەندی خوازی هێزێکە دوژمنان تەسلیم با ئیرادەی ئازادی گەل و نیشتیمان دەکات. ئەم یەکبوونی ڕۆژی پێنجشەممەی ڕابردووی نێوان لایەنەکان ئەنجامی هەبوو. ئەنجامەکەش ئەوە بوو هەمووتان لە پشتی یەکتر بوون و سەنگ و هێستان لە یەکترەوە وەرگرتە بوو. ئەوەی کا ناوەند حسابی بۆ کرد یەکبوون و یەکڕێزیتان بوو. کەواتە هێشتا درەنگ نییە تا ئامۆژگاری 200 ساڵیەکەی حاجی قادری کۆیی لەگوێ بگرین بۆ ئەوەی نەبینە خەرابە ئاباد تا ڕێک نەکەون قەبیلی ئەکراد هەروە دەبنە خەرابە ئاباد.